سڵاو لە ئازیزان و خۆشەویستانی تۆڕی میدیایی ڤار لە هەر شوێن و جێگایەکەم سڵاوتان لێبێتم کاتتان باش بێت بە پێی پێشبینیەکان بێت لە ڕۆژانی 11 و 12 و هەرها سیانزەی ئەم مانگەواتە ڕۆژانی چوارشەمە و پێنجشەمەی و هەروەها هەینی کۆتایی ئەم هەفتەیە پێشبینی مانوایە کە شەپۆلێکی باشی بارانبارین بگاتە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان کە کاریگەری شەپۆلەکە دەریای سروو و دەریای ناوەڕاستە. بە پێی پێشبینیەکان بێت لە سەرتاسەری ناوچەکانی هەرێمی کوردستان ئەگەری بارینی بڕێکی باشی بارانبارین هەیە و بەفربارینش لە ناوچە شاخاوەکان بەگشتی و هەندێک کات ئەگەری ڕوودانی هەورە ترشقەی تند و چالاکیشەیە بەهۆی هاتنی ئەو شێگەرمی کە لە دەریای سروەگاتە هەرێمی کوردستان و تێکەڵ بە شەپۆلی دەریای ناوەڕاستە بێ. ئەمە لە ماوەی 3 ڕۆژدا لە هەرێمی کوردستان ئەگەری هەیە بەم شێوازە بێت و ناسەقامگیر بێت کە هەندێک کات ئەگەری هەیە بەهۆی بەهێزی باران و بەخوڕی بارانبارینەوە لافاو لە دۆڵ و نزمایەکانی هەرێمی کوردستانش بە گشتی دروست بێت. ئەمە مانگی دوو وەکوی کە پێشبینیمان کرده بوو مانگی دوو مانگێکی پڕ بەرەکەتە مانگێکی زۆر باشە لە ڕووی بارانبارینەوە بەڵکو ئەمە سەرەتایە و پێشبینیمان وایە هاتاکو کۆتایی مانگی دوو ڕێژەیەکی زۆر باشی بارانبارین لە سەرتاسەری ناوچەکانی هەرێمی کوردستان بەگشتی تۆمار بکرێت. بۆیە پێشبینیەکان بەم شێوازن کە کۆتایی هەفتە کۆتاییەکی پڕباران و پڕ بەڕەحمەت بێت. والله ئەعلەم هەر شاد بن و لە ئایندەشدا زیانەری زیاترمان دەبێت لە ڤارەوە.